بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، هەر شەوەی لە خزمەت ئامۆژگاریەکێک لە هاوڵەکانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ژیان بەسەر ئەبین. هەندێک لە هاوڵەکانی خۆشەویستمان بەسەر کردوێتەوە. ئەم شەو لە خزمەتی عەبدوڕەحمانی کوڕی عەوفە ئەبین. عەبدوڕەحمانی کوڕی عەوف یەکێکە لە عەشەرەی مبەشەرە، یەکێکە لەو شەش کەسەی کە ئیمامی عومەر هەڵی بژاردن فەرمووی ئەمانە بە خەلیفە هەڵبژێرن لە دوای من، کە فەرمووی ئەم شەش کەسە ئەزانم کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە وەفاتی کرد زۆر لێیان ڕازی بوو. عەبدوڕەحمانی کوڕی عەوف لە جاهیلیەتە خزمەتێکی زۆر گەورە بە بازرگانی و کار و کەسابەت کردوێتی. هەر خۆی نا، براکانیشی هەر دەوڵەمەند بوون و عائیلەکە هەموویان دەوڵەمەند. دواتریش کاتێک کە موسڵمانە بێ و یەتە ناو مەدینەوە بەدەستی خاڵی حیشتێکی پێ نییە، هەمووی بەجێ هێشتووە. هجرەتی کردو، هجرێتێکی ڕاستەقینە کە دێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیکاتە برای سعدی کوڕی ڕەبیع. تەمان ئەو هاوڵانەی کە لە ناو مەدینەیە ئەکرێن بە برای یەکتر، لە نێوانیانە ئیلا جۆرێک لە نەسەب تێکەڵی هەیە. طبعا عەبدوڕەحمان ئەچێتەوە سەر نەسەبی پێغەمبەر صلی الله عليه وسلم، و سعدیش ئەیضا ئەچێتەوە سەر نەسەبی خۆشەویستمان صلی الله عليه وسلم. نەسەبەکانیان تێکەڵە بن. بیرکەنەوە لە سعد کەسێکی ڕووتی ڕەجاڵ لەبەر خاتی خوا هاتووە هیجرەتی کرد. چ مامەڵەیەکە سعدێکێکە لە هەبووەکان دەوڵەمەندە. طبعا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر مراعاتی ئەوەی کردو، ئەم کەسە دەوڵەمەندە لەلای ئەو کەسە دەوڵەمەندە، ئەو کەسە فەقیرە. طبعا ئەوە هەر خۆی بۆ خۆی دیراسەیەکی زۆر گەورەیە. ئینسان دیراسەی ئەو برایەتیانە بکە لەسەر چ ئەساسێت دایناوە. هەر ئەوە نەبووە لە خۆ کەسێ بکە بە برای کەسێتر. مهاجرین و ئەنسار هەمووی بە کۆمەڵی صفات، بە کۆمەڵی عەقڵیەت نزیک بوون لە یەکترەوە کاتێکە کردوونی بە برای یەکتر. سعد پێی ئەڵێ برای خۆم، تازەی تر تۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم توی کردووە برای من. ئەموالم زۆر زۆرە، دارخورمام زۆر زۆرە، بوستانم زۆر زۆرە، ڕێک ئەیکەم بە دوو لە تۆ، نیوەی بۆ تۆ نیوەی بۆ من. سەری ئەم مەحەبەتەکە نازانێت چی دەربڕێ بۆ عەبدوڕەحمان. ئەی عەبدوڕەحمان، دوو خێزانیشم هەیە، هەر کامیانەکەت ئەوێ من ئەوە تەڵاقە دەم بە عیدەی تەواو بێت تۆ بیخواز. سەری ئەم جۆری طبعا لە عەرەبە شەهامەتێکی زۆر گەورە هەیە لەسەر خێزان، یعنی زۆر لەوەی کە ئێمە تەسەووری ئەکەین و تەوەقوعی ئەکەین. بەڵام وەرە سەعد قاج بە جەرگی خۆی ئەنێ ئەڵێت یەکێ لە خێزانەکانم بۆ تۆ تەلاق ئەدەم بیخوازە. طبعا ئەمە شتێکی نەبیسرا و هەست پێ نەکراوە لە ناو عەرەبە ئەبەدەن. لەسەر ئافرەتێک زۆر بە بەساطە دوو عەشیرەت شەڕیان دەست پێ کردووە، جاری وا هەبووە 40 ساڵی خایاندووە، 40 ساڵ لەسەر مەسەلەیەکی بەسیط. کەچی ئێستا ئەم کەسە ئەیە لەگەڵ ئەم ئیماندارەی خۆیە، ئەم برایی خۆیە بە سیدق مامەڵەک نازانێت چی دەربڕێ، نازانێت چۆن بکە. ئەویش عەبدوڕەحمان سەیری ئەم ڕیفعەت و مستەوا بەرزەکە، ئەی خوا بەرەکەت بەسەر خێزان و ماڵتا ببارێنێ. وەڵا من حیچم پێویستە بەس ڕێگام پیشان بە بچم بزانم لە بازاڕا چی هەیە چی نییە. طبعا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمە زۆر کات باسمان کردووە، یەکێ لە ئیشە زۆر گەورەکانی لەناو مەدینە یەکێ لە ئیشە زۆر گەورەکانی دروستکردنی مزگەوتە، هەمومان ئەزانین. بەس ئیشێکی زۆر گەورەتری کردووە، ئەوژەوەی بازاری موسڵمانای جیا کردووە لە یەهود دەستیان کردووە بەسەر بازاری مەدینە. هەرچی بکرایە قازانجەکەی چۆن لای ئەوان، هەموو بازار کۆنتڕۆڵی ئەوان. خەتێکی ڕاکێشا پێغەمبەر صلی الله عليه وسلم لەم بەری بازاری یەهودیەکانەوە، فەرمووی ئەمەش بازاری ئێوە ئەی موسڵمانان. اینجا ئیتر دوو بازار پێکەوە مامەڵەیان ئەکرد. بازار گەرمتر بوو، یەهودیەکان هەڵویان ئەدا مشتری بۆ خۆیان ڕاکێشن، ئەمان هەوڵیاندا شتی چاکتر تەرتیب بکەن. ئەوان بالضبط کە ئەنەما یەک شەریکە هەبێ بازاری داگیر کرد بە شەریکەی دووهەم منافیسی بۆ دروست. عقلەتێکی بازرگانی زۆر گەورەی پێغەمبەرە صلی الله تعالی عليه وسلم.
ئەفەرمێ کاتێک کە چوومە بازاڕ ڕۆژی یەکەم چووم پرسیارم کرد بزانم چی ئەکڕێ چی ئەفرۆشێ خەڵک پێویستی بە چییە ئەڵێ سێرم کرد دووشت لە ناو مەدینەیە سەریع ئەفرۆش کەشک زۆر باش ئەفرۆشێ لەگەڵ شیرە ئەڵێ منیش هەنێک کەشک و هەنێ شیرم وەرگرت بە ئەمانەت لە کەسێک کە تا ئەی فرۆشم و قازانجەکەی ئەڵێ ئەوەم فرۆشت وەرم گرت فرۆشتم وەرم گرت فرۆشتم ئەڵێ بە 3 ڕۆژ ئەوەندە پارەم کۆ کردەوە کە خێزانێ بخوازم لە ئەهلی مەدینە ئەڵێ کچێکی ئەنساریم خواست دوای ئەمە ئەڵێ چوومە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەڵێ وتی ئەی عەبدوڕەحمان هەستەکەم دەموچاو و گۆڕاوە زۆر زەرد بوویت کێشەیەکت هەیە واللهی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هیچ کێشەیەکم نییە تەنها ئەوەندە نەبێ ئافرەتێکم خواستووە لە دوای ئەوە هەستەکەم حاڵم باش نییە وەزعم هەستەکەم زۆر طەبیعی نییە فەرمووی چی بۆ کردووە وتی وەڵا دەنگێک دانقێک ئەندازەیەک لە ئاڵتونم بۆ کردووە مارەی فەرمووی نا عەبدوڕەحمان ئەولیم وەلەو بیشاتین بڕۆ وەلیمەیەکی بۆ بکە خەڵک بانکە مەڕێک سەر بڕە با خەڵک دەی بخوا ئەم خواردنە ئەبێتە بەرەکەت ئەو زەواجت ناجەحە بێ ئەمە زۆر کات ئینسان اهتمام بەم مەسەلە نادا طبعا سنەتێکی زۆر گەورەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئینسان کە ئافرەتێکی خواست دعوەتێ ساسکە خەڵکی بۆ کۆکاتەوە خەڵک لەو نانە بخۆن حیوانێک سەر بڕێ لە پێناوی خوایە ئەمان هەموو ئێبێتە بەرەکەت بەسەر ئەوە ئەفەرمێ سبحان الله دوای سەر بڕین حیوانە وەلیمەکە هیچ عیبم نەما نەخۆشیەکانم نەما طبیعی بوومەوە ئەوە سڕێکی زۆر گەورەیە لە حیاتی سعدە بۆ زۆر کات ئێمە زەواجێک ئەکرێ ناناجیحە بێ یا کەسەکە تووشی نەخۆشی ئەبێ یا باری دەرونی تێکەچێ ئەولیم وەلەو بیشاتین بڕۆ وەلەو مەڕێکیش سەر بڕێ طبعا ئەگەر بە عەبدوڕەحمانی کوڕە ئەو بڵێ وەلەو مەڕێک سەر بڕی یعنی 10 مەڕ سەرە بڕێ سەخاوەتی ئەو لە ئاسێکی زۆر بەرزە ئەڵێ هیچی دەست نەکەم مەڕێک نەبێ سەری بڕە بیکە بە خواردنێکی زۆر گەورەی ساز کرد عەبدوڕەحمانی کوڕە ئەو خەڵکێکی زۆری کۆ کردەوە هاوڵان هەر هەموو لێیان خوارد تێر بوون یەکەمین زەواجێک کە لەناو مەدینە ڕوویدا لە بینی مهاجرین و ئەنسارە ئەم زەواجەیە بە سورعەتێکی زۆر گەورە و سریع عەبدوڕەحمانە فەرمێ سبحان الله لەناو مەدینەیە واللهی ئەگەر بەردێکم بەرز کردایەتەوە یعنی هەر جۆرە کاسوێکم بکردایە ئاڵتون و زیوم لە ژێرە ئەبین بە هەموو بارەکانە ئەباری بەسەرما طبعا عەبدوڕەحمانی کوڕی عەوف لە حیاتی خۆیان یەکێکە لە بەخشندەترین کەسەکان لەگەڵ پێغەمبەرە صلی الله عليه وسلم طبعا ناوێکی لێ ناوە ناوەکە ناوی لێ ناوە الصادق البار ئەو کەسەی زۆر ڕازگۆیە زۆر چاکەکارە زۆر خزم دۆستە جارێکیان لە خزمەت خۆشەویستە هات هەرچی ئەموالی هەبوو کۆی کردەوە ڕێک کردی بە دوولەتەوە ئەوەنە زۆر وگیری خواردو بەدەستی نیوەی هێناوە پێغەمبەر صلی الله عليه وسلم جارێکی تر هات 400,000 درهمی هێنا جارێک هات 100 ئەسپی زۆر چاکی ئامادە کردو هێنا تەسلیمی کردەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر پەیتا ئەی بەخشی و خوای گەورە بۆی پڕە کردەوە قەرەبووی ئەکردەوە ئەندازێکی زۆر زۆری کۆ کردەوە ئەفەرمێ ئەهلی مەدینە بوون بە 3 بەشەوە بەشێکیان سەدەقە و خەیری عەبدوڕەحمانیان وەرگرت بوو بەشێکیان قەرزاری بوون بە قەرز پارەی دابوونێ بەشێکیان بە پیاوەتی پارەی دابوونێ هیچ کەسێک نەبوو لەناو ئەهلی مەدینە منەتباری عەبدوڕەحمانی کوڕە عەوف نەبێ تەسەوەر کە کەسێک بە دەستی خاڵی یەتە شوێنێک وەڵام سادق عاقڵ لە بازرگانیە ئەزانێت چی ئەکا ئێمە زۆر کات لە بازرگانیە فەشەلی ئێمە لە ژیانە هەتا گەنجین قووەتمان هەیە لە بازاڕە هیچ شتێک کۆ ناکەین و هیچی بەدەستمانەوە نییە کاتێ بە خۆمازانین توانای ناو بازارمان نەمەوە دەرکی ناو بازارمان نەمەوە چی باشە چی خراپە ئیتر ئینهیارەکەن ناتوانین بچین ناو بازارەوە بۆیە گەنج زۆر گرنگە لە بازاڕە گەورە بێ خەریکی کەسابەت بێ ئەتی ئەم زەمەنی ئێمە ئەمڕۆ دەستی پێ کردووە بەم ناوی خوێندن و خوێندنەوە بەڕاستی گەنجمان فەوتانوە ئەمە فکرەیەکی غەربیە زۆر وردی ئیشی کردو لەسەر جیهانی ئیسلامی گەنجێکی جوانمان ئەگاتە 22 ساڵ هێشتا 1 دیناری پێیان نەکرد هەر پارە سەرفەکە لە کاتێکە لە 15 ساڵ بەدواوە ئەی گەنج 1 ئەرکێ لەسەر دایک و باوکە نییە لەسەر خۆت ئەبێ پارە پێیاکەی خۆت ئەبێ بڕۆیی تۆ ئەسڵەن ئەگەر خوشک و کەست هەبێ لە شەرعە مەسەلەن باوک و دایکت نەماوە باشە یان باوکت نەماوە ئەگەر تۆ 15 ساڵ بووی واجبە لەسەر ئەبێ تۆ دایکە بەخێوکەی واجبە لەسەر خوشەکانە بەخێوکەی بێ هەلی بازار بی هێزی بازار سەرف بکەی سیاسەتی ئیمامی عوسمان لە وتارێکە باسم کردو چۆن لە بازاڕە ئیشی کردو چکەمانە فەخری ئەم ئومەتەن 80%
عشرەی مبەشەرەن لەسەر زەوین و مژدەی بەهەشتیان پێدراوە ئاوا دەوڵەمەند لە بازاڕ ئەوان نەزانین ئیلا ئەبێ لاتبی ئینجا ئەهلی بەهەشتی نا لە عشرەی مبەشەرەی ئەبەم پلە بەرزەش لە بەم ئاستە بەرزە خەریکی کار و کەسابەتی و ئیشکردن عەبدوڕەحمانی کوڕی عەوف ئەم کەلیمەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە پێوتو الصادق البار ئەفەرمێ ڕۆژێکیان دایکمان عائیشە ئیگەڕێتەوە فەرمووی عائیشە لە دوای من هەر کەسێ زۆر خزمەتی کردن ئەو کەسە ناوی الصادق البارە ئەڵێ لە دوای ئەوە کەمێ وەسا دەستی بەرز کردەوە خوایە عەبدوڕەحمانی کوڕی عەوف بخەیتە سەلسەبیل لەناو بەهەشتە تێری کرد ئەڵێ ئەم کەلیمەی ئەم دوعای ئەم کەلیمەی پێوتین و ئەم دوعای ئەکرد بۆ عەبدوڕەحمان ئەڵێ لەمە تێنەگەیشتین تا پێغەمبەر صلی الله عليه وسلم وفاتی کرد کە سەیرمان کرد عەتای عەبدوڕەحمانی کوڕی عەوف بێئەندازە هەر بینە شتانێکی ئەوەندە زۆرمان بۆ ئەنێرێ خۆشمان سەرمان سوڕەمێنێ ئەفەرمێ وەڵڵاهی کاتێک کە بارەکانی ئاهاتنە ناو مەدینە ئەشڵەژا ئەوەندە کەلوپەلی عەبدوڕەحمانی کوڕی عەوف لە سەفەرەکانیان ئاهات ئەفەرمێ جارێ لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم طبعا ئەوە جیهاد و ئەوانەی باز ناکەم عەبدوڕەحمانی کوڕی عەوف لە غەزوەی ئوحوددا لە دوای ئەوە تۆزێک ئەشەلی لە 20 شوێنەوە بریندار بوو لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم لە 20 شوێنەوە لەگەڵ ئەمەی کە ئەڵێم لە بازاڕەیە کار کەسابەتەکە جیهاد لەبیر ناکە نوێژ لەبیر ناکە طبعا عەبدوڕەحمانی کوڕی عەوف صفەتێکی لە ئەفەرمێ لە هەموو نوێژەکانە لە پشتی پێغەمبەرەوە بوو صلی الله عليه وسلم لە هەموو جیهادەکانە لە پشتی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم لە زەمانی خولەفایە زۆر خزمەتێکی گەورەی دینی کردووە عەبدوڕەحمان کە وەفاتەکە دەستەکا بە تەوزیعکردنی کەلوپەلەکانی طبعا عەبدوڕەحمانی کوڕی عەوف کاتێک کە وەفاتەکە 4 خێزانی هەیە 20 کوڕی هەیە 8 کچی هەیە ئەفەرمێ ئەهلی بەدر چەند کەس ماون ئەڵێن ئەوەندە ماون لە ئەهلی بەدر ئەڵێ هەر یەکەیان 400,000 درەمی بدەنێ 400,000 درەمی ئەو زەمان وەکوە بڵێ 40 ملیۆن دۆلاری ئەمڕۆی بدەن 40 دەفتەری ئەمڕۆی بن ئەوە بۆ شێواز ئەفەرمێ ئەی ئومەهاتی مؤمنین کێ ماوە ئەڵێن ئەوە ئەڵێ ئادەی پشکێکی زۆر گەورەیان بۆ جیاکەنەوە هەر کەسە بەشی خۆی بدەنێ ئادەی بزانن لە ئیمانداران ڕەفیقەکانم کێ ماوە فڵان ماوە ئەوەندەی بدەنێ فڵانی تر بیدەنێ ئەوی تر بیدەنێ ئەفەرمێ لە یەک ڕۆژ 30 عەبدی ئازاد کرد عەبدوڕەحمانی کوڕی عەوف یەکێکە لەوانەی کە عەبدی زۆر ئازاد کرد و لە ڕوایەتێکە ئەفەرمێ لە ژیانی خۆیان 850 عەبدی ئازاد کرد و عەبد و جاریە تەنها لە پێناوی خۆیان ئازادی کردن با بڕۆن ئەفەرمێ لە دوای ئەمە خێزانەکانی هەر یەکەیان 800,000 دیناری ئاڵتوونی بۆ مایەوە لە ڕوایەتێکە ئەفەرمێ هەندێک لەو پارانەی کە ما بۆ خەزنی کردبوون لە ئاڵتوونەکان ئەڵە چەند کەسێکیان هێنا بە پاس لیان ئەدا بۆی پارچە ئاڵتوونەکان لێ بکەنەوە تەوزیعی کرد تەسەوور کە ئەم سەروەت و داهاتە زۆرە کەچی عولەما ئەفەرمون کانە منە الزاهیدین کەسێکی زۆر زاهید بوو ئەفەرمێ جارێ هەندێک نانی جۆی زۆر جوانیان بۆ هێنا لەگەڵ زەیتە ئەفەرمێ لە بەرامبەری وەسا و دەستی کرد بە گریان وتیانەی عەبدوڕەحمان بۆ ئەگری هێشتا گۆشتەکە نەگەیشتووە نەهێنراوە فەرمووی وەڵڵاهی ئێستا مصعەبی کوڕی عومەیرم بیرکەوتەوە قەسەم بەخوا کە شەهید بوو ئەو کوڕە گەنجە جوانەی ناو مەککە پارچەیە قوماشمان دەستکەوت بوو ئەماندا بە قاچیا سەری دەرەکە ئەماندا بە سەری قاچی دەرەکە کفنمان نەبووی هاتین لە ئەخیرە دامان بەسەرە بە پوشی خورما قاچەکانیمان ئەوە کرد فەرمووی وەڵڵاهی ئەمە هەرچی سیر ئەەکەم سابقینی ئەوەلینە زۆر لە پێش ئێمەوە ئەم نعمەتانیان نەبینی کورە حەمزەی مامی پێغەمبەر صلی الله عليه وسلم چەند خۆشەویست بوو حەمزە ئەم جوانیانەی نەبینی ئەفەرمێ جارێ خواردنیان بۆ نا تێرگریا فەرمووی ئەخ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تێرچکی خۆی ئاوا بە ئیسراحەت وەکو ئێمە هەموو ژەمێکنانی نەبوو ژەمێک خواردنی باش و چەند ژەم خراپ و منیش لەناو ئەم هەموو نعمەتە گەورە جوانە وەڵڵاهی ئەترسم ئەمە عقوبەی ڕەب العالەمین بێ ئەم دنیای پێ عەتا کردبم پێش ئەوەی ئاخیرەتم پێ عەتا کرد دیقەت بدەن کۆمەڵی مەواعیظی زۆر گەورەی هەیە یەکێک لە مەواعیظەکانی باسی فەقیری و دەوڵەمەندی ئەکە ئەفەرمێ ئوبتولینە بالضەڕاء فەصەبەرنا خۆی گەورە ئیبتیلای کردین بەهۆی فەقیریمانەوە بەهۆی زەحمەت و ناڕەحەتی سەبرمان کرد ئاراممان کرد بەرگەمان کرد بەرامبەر بە کافران ئەو هەموو جەنگ و جیهاد و خۆمان کرد وابتولينا بالسراء فلم نصبر بەڵام کاتێک کە دەرگاکانی خێر بەسەر ئومەتی ئیسلامی ئەکرایە بەم شێوازە گەورە بەرفرەیە
صبر وآرام النبو برامبر بمهم ونعمة جواني كبير من أدري خريكة توشي له من أكا خريكة توشي زيادة الرأي من أكا كبيغمر صلى الله عليه وآله وسلم مستاقي فرمايشتك أفرمي لفقيري لسر أمتكم ناترسم لو أترسم كالدرقاء خير ينبو أكريته كالرحمة يد بويان كأمهم جوانيانا أبن ألا وأترسم جاري كان سري أم كلمة قوريب كان إنسان إيمان دار ونزاني أبي الدور بي لبازار وأبي فقير بي خواجاري كوريكي گنج زور کاسبێکی جوانی هەبوو وتمەوە کوڕم بۆ دوانی ڕۆن ئیژناکە ئەو کاسبێ جوانەوە تا شەو تا درەنگانێ بۆ خۆت تیمە ئەوسا بەسمە بەخڕۆڵە بەستە بەس ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەسی نییە دوو کەسی تر ئەخەیتە سەر کار ئیشەکە نابێ بوەستی ئەفەرمێ یا حەبەذە المال ئای ماڵ چەند شتێکی چاکە بە ئینسان هەبێ ئەصون به عرضی إنسان ناموسي خوي بي أبارزه عبد الرحمن فرمي ناموسي خوي بي أبارزم وأرضي به ربي خواشي بي راضيك كمال الزور أبي هم أتواني شهامتي خوت وقوري خوت بارزي هم أتواني خوي بي راضي بكي إنسان إيمان دار مالي بونا يكوي كاتو وخريكي بي وبيه أنا وبيجميرو نا مالي بو رب العالمين بي راضي بي توسير كان همو كاري أمتي إسلامي بدرجة ميجو لسر گیرفانی کێ لەسەر گیرفانی ئەو کەسانە کە لە بازاڕن ئەو کەسانە کە پارە پێیان ئەکەن مانوو ئەبن یعنی هەر دوور مەڕۆ ئەمڕۆ لە جیهانی ئیسلامیا سیرکن ئەو هەموو مزگەوتە باشەوە کێ ئەیان کاتە ئەوە جوان مرتب هەر لە مزگەوتی خۆمانەوە سیرکە حتا هەرچی مزگەوتە لە جیهانی ئیسلامی و بێنە پێش چاوی خۆت لە هەموو دنیا لەو پەڕی ئەفریقیا لەو پەڕی ئەوروپا هەمووی سیرک بڕواکەن لە ڤاتیکانە مزگەوت کراوەتەوە تەسەوورکە ئەوان بە پارەی کێ کراونەتەوە هەمووی بە پارەی جیهادی ماڵە ئەو ئوڕضی به ڕەبی ئەو بەشەیە وەرن ئەم هەموو دەعوە و بانگەوازە ئەکرێ ئەم هەموو کتێبە چاپ ئەکرێ ئەم هەموو کاروبە ئەو بە چی ئەکرێ هەر هەمووی بە جیهادی ماڵ ئەکرێ تەسەوورکەن ئەگەر ئەمڕۆ بە زمانی ئەمڕۆ بڵێن ملیاراتی دۆلار لەوە ئەچێ بڵێم ساڵانە سەرف ئەکرێ یا مانگانە سەرف ئەکرێ لە پێناوی دەعوەیە بۆی ئەم دینە پەکی ناکە هەمووی جیهادی ماڵە بۆیە ئێمە وا نەزانین لەم کەلیماتانە عەبدوڕەحمانەوە ئەبێت تێبگەین نابێ ئێمە وا تەسەوورکەین کە کەسی موسڵمانە بێت دوورە پەرێزی بازار بێ و نا لەگەڵ ئەوە ئاوا شەومان زیندوو جوان لە ڕۆیشە بازارمان پڕ ڕووناکی و ئیش و کاروبار ئەبێ بگەڕێن بە دوای شوێنەکانی بەرەکەتە ئەبێ تەسەوور کە موسڵمان بزانێت لەکوێ بەرەکەتێ بەیانیان زوو دوکانەکە مەکە و باشتر نەفرۆشی بەرەکەتی خوا دەسەکە زۆر کات ئەڵێ کاکە و دوکانە بۆچی لەو کاتانە داخراون ئەڵێن وەڵا لەو کاتانە مشتری نەیە جا بە مشتری نەیە بەرەکەتی خوا دێ چکە ڕزقی ئێمە لەسەر زەوی نیە لە ئاسمانە ئەو کەسێک کە لە ئاسمانە ڕزقی ئێمە ئەدا ئەو پەروەردگارەی لە ئاسمانە ڕزقەکانی ئێمە تەحدید دەکە تۆ کارەکەت کە خۆت مانووکە لەوێەوە بەرەکەت وەرەگری مەترسە لە بەخشین ببەخشە ڕزای خوا بەدەست بێنەوە خوای گەورە دەروی خێری زیاتر و زیاتر لێ ئەکاتەوە كلماتكاني عبد الرحمن زورن رضا ورحمتي خواه لبيك لكبار تابعين لقل تواضعي زوريا كبيغمري خواه صلى الله عليه وآله وسلم يشغل متواضعين كان عبد الرحمن باسك يشغل وانيك همو دم لخزمتي بيغمري صلى الله عليه وسلم هر عبد الرحمن كسيكينا بازار هر عبد الرحمن لنو ميدان الجهاد هر عبد الرحمن لجهادي ماله هر عبد الرحمن لخوراين بوتا عشرين مبشرة بمالكي تواني بيت عشرة مباشرة ببخشيني قوري كنت أقسم لخزمتنا عبد الرحمن أيفرمو هرچونك أم بخشي زياتري أدامه خواجه الجلال كريمة قبولناك كسك كريم تربية له شانك بخشي أو لتو كريم ترى زياتر تبيع بخشي لو تأس إما بيرمان لو نكردوته ويرزقه من حيث لا يحتسب لشوينك وكدرجي بيناك إخوة رزق الأداء ناستي بيناك يان نزانين رزقي إخوة بغير حساب شيء حتى وكنا شيء تأم ميدانه حتى وكن مال لنا ودستا نبي لدلك درك البيت الدروة بردوام سرفك ديته تو تشن أبخشي قريما تو هيك دنيا هزارنا لطبع أبخشي أم خوا عظيمة كريمة أم عبدة تنها هزارنا لطبعي هبوف بخشي أي رب العالمين بكرمي خويا بيتشنيك في بداته
چەند زیاتری بداتەوە. ئەبێ کاتێک کە تۆ تەقوای خوات هەیە و خوای گەورەش بەغێری حیساب پێت ئەبەخشی ئەبێ چەندێکت بدات. لەوە چی ئەسەر لە نەزەری منە چەند ژمارەیەک هەبێ بەڵام ژمارە سفرە لە لای خوا جەل جەلالوه کە پێیدای بەو شێوازە پێت ئەدا عەبدوڕەحمان ئاسە. داوا ئەکەین لە ذاتی پاکی پەروەردگار خوای لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە. ئەگەر ئێمە کەم تەرخەمیمان هەبووە لە کاروباری ژیانمانە، لە کاری بازارمانە، لە ئیشکردنمانە، لە خۆمانوکردنمانە، لە کار و کەسابەتمانە، خوایە داوات لێ ئەکەین بمان بورە یا رب العالمین. ئێمە 100 ساڵە ئەم ئومەتە ئیلاهی بە هەڵە فێری زوهد ئەکرین، پارە و سەروەت و سامانمان هەمووی لا یەهود و نەسارا و شیعەیە. یا ئیلاهی وەهانەمان هێناوەتەوە بۆ لای تۆ عەفومان کە دەرگاکانی بازار و دەرگاکانی ژیان بەسەرمانە بکەرەوە جارێکتر یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان ئەم ساڵەی بەسەرمانە تێ ئەپەڕێ لە ڕزق و ڕۆزیمانە بیکەرە ساڵێکی عەبدوڕەحمانی بۆمان یا رب العالمین. خوای گیان داوات لێ ئەکەین هێز و توانای کار و کەسابەتمان زیاتر کە بازاڕەکانمان پڕ بەرەکەت کە ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەیی خۆت بە کەڕەمی خۆت هەموو ئەوەی کە هەمانە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بەرەکەتی تێبخە، بەرەکەت بخەرە ڕزقمانەوە، بەرەکەت بخەرە عومرمانەوە، بەرەکەت بخەرە صحەتمانەوە، بەرەکەت بخەرە مناڵمانەوە، بەرەکەت بخەرە عیلممانەوە، بەرەکەت بخەرە دەعوەمانەوە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دەرگاکانی خێر بەسەر ئومەتی پێغەمبەرە صلی الله عليه و آله وسلم بکەرەوە یا رب العالمین. بەخوا پەروەردگارە ئەمڕۆ وەکو زەمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەهود و نەسارا بازاڕەکانی جیهانیان هەموو داگیر کردووە. یا ئیلاهی هانا بۆ لای تۆ ئەهێنین ئومەتی ئیسلامی لەم بێ بازاڕی ئەمڕۆ ڕزگار کە یا رب العالمین. خوای گیان اقتصادی خۆمان بخەرەوە دەستی خۆمان یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دەرگاکانی خۆت بەسەرمانە بکەرەوە، دەرگای نەسرەت بەسەرمانە بکەرەوە، دەرگای خۆشەویستی خۆت بەسەرمانە بکەرەوە. ئیلاهی بەخوا ئێمە هەڵەی و هەڵە و کەم و کوڕیمان زۆر زۆرە، 11 مانگ بەس گوناهمان بەرز کردەوە، عیبادەتی کورچ و کاڵمان بەرز کردەوە، شەومان زیندوو نەبوو یا ئیلاهی. 11 مانگ ئێمە بە خەو کاتەکانمان بەسەر برد، بە زۆرخۆری بەسەرمان برد، شەرمەزار بووین یا ئیلاهی بەخوا بە دڵی ڕەش و بە چاوی ڕەش و بە دەستی ڕەش و بە زمانی ڕەشەوە هاتوونەتە حەزور. بەڵام بەخوا پەروەردگارە ئەم ئیماندارانە کە ئەم شەو هاتن ئەم ماڵیان ڕووناکردەوە ئیلاهی بەخوا تۆ خۆت ئەزانی ئەیان توانی بخەون ئەیان توانی نێن تاکە شتێ پاڵی پێوەنان تەنها خۆشەویستی تۆ بوو. زیندووکردنەوەی شەوێک بوو کە محەممەد المستەفا عليه الصلاة والسلام شەوەکەی بە زیندوو ڕاگرت بوو. ئێمە ویسمان تەقلیدی ئەو کەین، ویسمان شوێنی ئەو کەوین، ویسمان متابعی سنەتی کەین. دەی ئیلاهی چۆن ئەم ماڵەمان ئاوا بۆ ڕوونا کردیتەوە، تو گەورەی خۆت دڵمان ڕووناکەرەوە، تو گەورەی خۆت ژیانمان ڕووناکەرەوە، تو گەورەی خۆت گۆڕەکانمان ڕووناکەرەوە. ئیلاهی ئەم شەوە جوانانەی کە ئەوە بۆ تۆمان ڕووناکردەوە، تو گەورەی خۆت بیکەرە خەیر و فەضل و ئەجرێکی زۆر گەورەی وەها لە قیامەتا سەری پێ بەرزکەین یا ئەکرەم الئەکرەمین. ئیلاهی زۆر محتاجی ڕەحمەتی تۆین. بەخوا لەم ژیانەمانە لە هەموو لەحظەیەکمانە هاوار و هەناسەی ناخمان تەنها بۆ لای تۆیە. تۆ ڕەحمەت بەسەرمانە ببارێنە، تۆ کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە، بۆ یەک چرکە سەد مەمان دەرەدەسی خۆمان یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان لە ماڵەکانمانە مەمان دەرەدەسی خۆمان، لە بازاڕە مەمان دەرەدەسی خۆمان، لە سەفەرەکانمانە مەمان دەرەدەسی خۆمان، یا ئیلاهی لە خوێندنمانە مەمان دەرەدەسی خۆمان. ئیلاهی داوات لێ ئەکەین لە زەرعات و کار و پیشەمانە ئیلاهی قەد مەمان دەرەدەسی خۆمان، تۆ خۆت بە ڕەحمی خۆت لەگەڵمانە مامەڵەکە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان لەو کاتێک کە ڕۆحمان ئەکێشرێت تو گەورەی خۆت ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە. بەخوا پەروەردگارە ئێمە لەم دنیا کە لەش ساغین کە ئەتوانین قسەکەین، کە ئەتوانین بجوڵین لە کاتی گەنجیمانە، لە کاتی پیریمانە ئێمە زۆر محتاجی تۆن. ئەی چۆن لە سەرە مەرگمانە محتاجی تۆ نین. بەخوا پەروەردگارە لەو کاتا زۆر بێکەسین، خۆشەویستەکانمان لە زمانمان تێناگەن، زمانمان ئەشکێ، قاچمان ئەشکێ، تەنها شتێک کە هەمان بێت چاو بەرزکەینەوە ڕەحمەتی تۆ ببینین. ئیلاهی لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ، لەم دنیای دەرمان مەکە بە وشەی تەوحیدەوە نەبێ. ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت کەڕەمی خۆت ڕەحمەتی خۆت لەو کاتە بەسەرمانە ببارێنە. ئەو کاتەی چاوەکانمان ئیتر وردە وردە خزمەکانمان لێڵ ئەبێت و مەلائیکە ئەبینین. ئیلاهی ڕەحمەت بەسەرمانە ببارێنە. یا ئیلاهی موژدەکانی خۆت بۆمان بنێرە لەو کاتە، بمان گێڕە لەو عەبدانەی
كوليتون لسر زويا لو كاتا ملائكة مجدي بهشتيان أدنى إلهي علماء فرمويانا باشترين كس وخوش حالترين كس أوي لسر مرقا مجدي بهشتي أدريته هم لجيانا وهم مجدي بهشت أبينه پروردگارا چون با عبدالرحمن كور عوف مجدي بهشت درا لو سر مرقا مجدي بهشت بأيما بقينا يا رب العالمين مجدي رزواني خوت من بيبقينا يا أكرم الأكرمين خواهي جان لناو قوري تار مانا يا إلهي بكس بحال بكردوا بخوا پروردگارا أزانين كاتك أتشين ناو قورمان بكولي نويجي كرتشوكال وبكولي روجي كرتشوكال ودين أزانين شتێک من پێ نییە ببیکەینە چرای ئەوێمان بەس بەخوا پەروەردگارە ئەگەر هیچیشمان نەبێ ڕەحمی تۆ شک ئەبین خۆشەویستیمان بۆ تۆ شک ئەبین خۆشەویستیمان بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم شک ئەبین دەی ئیلاهی لەناو گۆڕەکانمانە ڕەحمەتی خۆت پەیتا بەسەرمانە ببارێنە بیری مسلمانان بخەرەوە دوعای خێرمان بۆ بکەن یا ئەکرەم الئەکرەمین لە یادی خۆشەویستەکانمان مەخە یا ئیلاهی کە دوعامان بۆ بکەن إلهي داوات لأكين بقوري خود رحمتي خود كرمي خود بسر مانا ببارنا إلهي لو رجيك زندو أكرينا والروت ورجال بيكس هركسو كردوا كان خوي تنها أبيني إلهي إيمي بكردوا إيمي الروسيا لو رجا تنها رحمتي تو أبينين بدسي خالي هاتوين بلام همت من زور قوري وأمد من زور قوري برحمتي خود يا إلهي لجير سيبري عرشي خوتا كومان كروا لقل الصالحانا كومان كروا لقل أو أنا حشر مانك لزمري متقين حساب مانك بأولياء أكاني خود قبل مانك يا أكرم الأكرمين خواجان بخوا شرمندين إما بدي داري بيغمبر صلى الله عليه وسلم شاد بين أو أن هلو كمكرمان هي أو أن جفاو وشكيمان برانبر ببيغمبر هي صلى الله عليه وسلم أو أن دنا سنتي وناشون كوتي أو من هي إلهي خجالة بحضوري بقين لصاحي محشرة تو قوري خود ستر من كلويش يا إلهي كردا وكان من بشارة ولا ملائكة شيونك يا رب العالمين إلهي دعوة لي أكين بمن جرى لو كساني كبيغمبري إخوة صلى الله عليه وسلم بنأزو خوش ويستي والسيريان أكا إما خواجان لم دنيايا محروم لديدار الشيرين أو محروم لبينيني دمشاوي أو محروم بخزمة جيشتني أو يا إلهي لصاحي محشرة محروم من مك لبينيني أو محروم من مك لشفاعتي أو محروم من مك لجرسي بري آلاي أو أحشر منك يا رب العالمين بأمتي أو قبل منك بشوين كوتي أو ورمان قرأ إلهي بخوا أمانك ليراكوب ونتوهمون بدل پیغمبر من صلى الله عليه وسلم خوش إلهي بخوا أزانين كزور هلو كمكرمان هي برانبري ونقصان برانبري بلان بخوا پروردگارا اگر هرشتك من بدن لسر زويا بخوش ويسي محمد المصطفى إنا أقورينوا أما نوشون كوتي راستقيني أو بين بخوا كحياتي هاولان باسكين كتشاوكانيان أويان بيني وبخوا دلمان قش أبيتوا يا رسول يا رب العالمين بخوا كاتك زماني أوان من جويلي أبيك بيا رسول الله بانجي أكن كقسيان لقلاءك قفتقوين لقلاءك إيمش كاتك لخزمة حديثة أو السين بخوا دمو تشاوي جوانو ليوي جواني بيغمر صلى الله عليه وسلم يتبيشاومان ديتو قوري خوت بمان جرى لو عبداني كلا نازي أو بيبجنابن كلا رحمتي أو بيبجنابن أزانين أو رؤوف ورحيمة رحمتي زور برأمبر بأمتكي ديتو قوري خل أمتي أو قبل مانك إلهي أقر شيء مش شاني أو ماني لقل قورة كان أبين شاني أو ماني لقل أولياء أبين پروردگار داوات لي أكين لساحي محشرة لفر بركتي أو بيا وقورة وعظيمان إلهي أمش بيبجمك لزمري أو أنا قبل مانك بخوا پروردگار أمش هرمكين لتحيات كان مانا علينا السلام علينا وعلى عبادك الصالحين خو من أخينا بيش عبد صالح كان تو قوري خل الروج قيامته لزمري عبد صالح كان حساب مانك لقل أو أنا قبل مانك يا ربي خواي جان دور من مخر لوان يا رب العالمين خواي جان داوان لي أكين بنابي جواند بصفتي برزة باسمي عظمت هرشي قناه كردو بالغ بون مانا وهتا أمر إلهي هر قناه هلايك ما كردو عفو مانك إلهي داوان لي أكين قناه بأشكرا كردو مانا عفو مانك قناه بپنهان كرد مان وكزن إزاني عفو مانك إلهي قناه نمن زاني كرد مان عفو مانك قناه زاني مان وهر بردوان بوين لسري عفو مانك
إلهي گوناهانێکی زۆر کەڵەکە بووە لەسەرمان دەورەی دڵی داوین دڵمان بۆ گوناه ئەشنێ بەخوا چارەیەکمان نییە و دەستگیرێکمان نییە تۆ نەبی دەی تو گەورەی خۆت تۆ پاکمان کەرەوە تۆ لەم گوناهانە ڕزگارمان کە پەروەردگارە بەخوا هەندێک جار لە ناو گوناهەکانە تەمەنای مەرگی خۆمانەکەین ڕوومان نییە بگەینەوە بە دیداری تۆ إلهي داوات لي أكين رحمتي خود بسرمان ببارينا لقناها كان رزقار مانك تخدها وكارمان بيا أكرم الأكرمين خواي جان إما خجالتي زور من كشاوة بخوا بطاعات كردوي كرتشوكال قناهي زور بلان بخوا هيج كاتك عنادي من لقلتو أنا كردو يا ربي أو نزاني من بو أو جهل من بو أو تيانا قيشتن من بو كاتك زيادة الرأي من لحقي يا كردو يا أكرم الأكرمين خواي جان أم عبدانا بدل حضوريان هي ليرة هاتون يا إلهي بو أوي شوي قدريان بقسمت به توش كس لمالكي خود بأميدناكي خوايا أمانش بأميد مكة يا رب العالمين بأميد من مكة يا أكرم الأكرمين خوايا داوال لي أكين برحمتي خود بك بزي خود بكرمي خود هرچی گرفتی که دنیا من هی بو من چاره سرک بخوا پروردگار اما حزناکن به دنیا من و سرقال بین مشغول بین به شواز دین داری من بیر چیتو إلهي داود لي أكين دين ودنيا من ركخة حسني دنيا وآخرة من بعطاك إلهي داود لي أكين شون لم شواء وكوت كردين ويا إلهي شوي قدر من بقسمتك قدر وتقديراتي أمصاليك بسر ما نادي باشترين شتانك بو إما تومارك إلهي باشترين لش ساغي بو إما تومارك تو قوري خود باشترين رسق بو إما تومارك باشترين عبدايتي وطاعت بو إما تومارك باشترين صلي الرحم بو إما تومارك إلهي داوال لي أكين أم صالب كرسالي صلي رحمان أم صالب كرسالي رزقي زورمان أم صالي يا إلهي بكرسالك برب بركات بومان تو قوري خود بركات بخركات من وخواي جان لفتنا كاني أم صالب بمان باريزا إلهي لفتنا كاني شياطيني إنس وجن بمان باريزا إلهي داوال لي أكين بناوي جوان بصفتي برز باسمي عظمت فتني زور رويكروت أمتي إسلامي هانا وشاريك مانية يا إلهي تنها تو نبي هاناي أمزلي لي أمة بولاي تو برزكينا تو خود بهاناي قجمانا ورا تو خود بهاناي بيرمانا ورا تو خود ركمانك تو خود بهزمانك إلهي داوات لي أكين بالرحمة وبزي خود لفتنة كان بارز راومانك عصيان وخرافة لدلمانا ناشرينك إيمان داري يا إلهي لدلمانا ناشرينك بكرواني الصالحان من بقينا يا أكرم الأكرمين خواجان لد أبارينا ولد ألالينا ولقناهي دايكو باكمان ببورا أواني كالجيانا ماون أواني كبجي أنهشتوين خوايا بخاطري كوري خول لقناهيان ببورا إلهي أما كم ترخبي من زور ولا خزمتي أنا داوال لي أكين بقوري خود برحمتي خود خوايا لقناهيان ببورا درجاتيان عاليك ودرجاتيان برسكروا يا إلهي لا يخود بمتقين أجماريانك بمقربين لا يخود أجماريانك يا رب العالمين خواهی جان دایکو باوکان من اگر حالیشان هیا کم و کوریشان هیا لیان خوش بخوا پروردگارا نازیان زور بو بسر من و هیچ من بو نکردن إلهي هاوار من بو لایتو هناوا تو قوري خود اگر کم ترخم یک من بو بی ادب یک من هبو لحضوریانا بجوه من نکردون ضل من شکاندون إلهي تو قوري خود قربوي كرو بويان يا رب العالمين تو بعفوي خود برحمتي خود بكرمي خود بويان قربو كرو يا أكرم الأكرمين خواهی جان لقناهي براو خشكان من مبورة لقناهي خزم وكسوكان من مبورة خويا لقناهي خيزان وهوسر ومنال وشمن تا رؤجي قيامة ببورة إلهي وشكان من صالحك إلهي وشكان من لباركان حسابك لمقربين خود حسابك يا رب العالمين يا ربي خويا تا روجي دواي ديت لو شيء ما يا إلهي أهلي خير وصلاح ودين داري وخزمة كاري أم دينا مبرى يا رب العالمين إلهي داوال لي أكين هركز لهمو جيان مانا بياوتيكي لقلا كلين خوئ لقناهيان ببورة أو يبير مانا أو يبير مان نية إلهي لقناهي همويان ببورة إلهي أو مسلمانيك إما لهمو جيان مانا ظلمك مان ليه كردوا آقام مان ليه نية بير مان كردوا بير مان نكردوا إلهي لقناهي همويان ببورة يا رب العالمين خويا هر مسلمان ظلمي ليه كردوين لهمو درجاي عمر معنا يا إلهي داوال لي أكين برحمتي خل لقناهي همويان ببورة إلهي إما نامان مافمان بسر هيج عبد لعبد كان وهبه قادني همو عبد كان آزادكين دي تو قوري خوش تو آزاد مانك يا رب العالم پروردگارا
ئێمە بەم بێکەڵکیەی خۆمانەوە هەرچی موسڵمانان لەسەر تاسەری زەویە ئیلاهی هەر کەسێ غیبەتی کردوون، هەر کەس بوهتانی بۆ کردو، هەر کەسێ هەر کارێکی بەرامبەرمان کردووە ئیلاهی هەمویان ئازاد دەکەین، چاوەڕێی ئازادی تۆ ئەکەین، لەم مانگی ڕەمەزانە ئازادمان کەیت و عیتقمان کەی لە ئاگر یا رب العالمین. خوای گیان لێت ئەپاڕێنەوە، لێت ئەلاڵێنەوە، بە کەڕەمی خۆت بە ڕەحمەتی خۆت ڕەحم بە ماوەساکانمان بکە، ڕەحم بە قوتابی و فەقێکانمان بکە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین ئەوەی کەلیمەیەکی خەیری لە ئێمە بیستوە لە هەموو ژیانمانە، یا ئیلاهی تووشی خەیریکە، یا ئیلاهی لە گوناهی هەمویان ببورە، ئیلاهی هەر کەسێک کەلیمەیەکی خەیری فێرکردین لە گوناهی ببورە. ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت، ڕەحمەتی تۆ زۆر زۆرە بەسەرمانەوە یا رب العالمین. هانامان هێناوە بۆ لای تۆ یا ئیلاهی ئەبەم ڕەحمەتەی کە بەسەرمانەوە هەیە کە هەستی پێ ئەکەین، کە دەرکی پێ ئەکەین، خۆی قەرزاری هەر موسڵمانە هەین و ناتوانین بیدەینەوە، تۆ خۆت بۆمان بدەرەوە یا رب العالمین، تۆ خۆت زەمینەمان بۆ بڕخسێنە کە بیدەینەوە یا ئەکرەم الئەکرەمین. ئیلاهی ئەگەر قەرزار بوون و هاتینەوە حضوری تۆ لە ساحەی مەحشەرە، تو گەورەی خۆت خۆی گیان زەلیلی بەردەست ئیماندارانمان مەکە، ڕوسیای بەردەم موسڵمانانمان مەکە، تۆ خۆت قەرزەکانمان بۆ بدەرەوە یا ئەکرەم الئەکرەمین. بەخوا پەروەردگارە ئەزانین تۆ زۆر دەوڵەمەندی کەریمی، چۆن لێرە ئێمە چیتر کردووە، چۆن لێرە ئێمە شاردووەتەوە، چۆن لێرە ڕەحمەتمان بەسەرە ئەبارێنی، یەقینمان هەیە لەوێژ ڕەحمەتمان بەسەرە ئەبارێنی. ئیلاهی مافی هەر موسڵمانە بەسەرمانەوە تۆ مافەکەی بدەرەوە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت. ئومەتی ئیسلامی ئەمڕۆ لە حاڵێکی زۆر ناهەموارایە، بەخوا پەروەردگارە ئیهانەی نوێژمان ئەکرێن، ئیهانەی تاعەتمان ئەکرێ، گاڵتە بە دینمان ئەکرێ، دەسەڵاتمان نییە یا ئیلاهی هەر کەس و کەناڵی هەڵئەسێ خوایە تۆ خۆت ئاگادەیە بەسەر دینەکەی ئێمەوە ئەوێ خۆی دروستکە، قسە بەرامبەر دینەکەمان ئەکرێ، ئێمەش دەسەڵاتێکمان نییە، بەخوا هەندێک جار گاڵتەی زۆر گەورە یا ئیلاهی بە حورمەتی دینەکەمان ئەکرێ، ئێمەش توانایەکمان نییە، هیچمان پێ ناکرێ یا ئیلاهی لە زەمانێکی زۆر خراپە تێکەوتوین، کافرانی جیهان هەر هەمووی بەسەرمانەوەن، مسلمان ئەبینین یا ئیلاهی لەم پەڕی دنیا بۆ ئەو پەڕی دنیا لە زیلەتە هیچمان پێ ناکرێ، خوشکەکانمان لە جیهانە هەتک ئەکرێن، پیرەکانمان عەزیەت ئەدرێن، لاوەکانمان لە سجنە یا ئیلاهی دائەنرێن، ئێمەش هیچ دەسەڵاتێکمان نییە، تەنها چەکی دوعا بەدەستمانەوە ماوە. ئیلاهی هاوار بۆ لای تۆ ئەهێنین ئەم ئومەتی ئیسلامی بخەرەوە سەر قاچەکانی خۆی یا رب العالمین، لەم زیلەتە گەورە ڕزگارمان کە یا ئەکرەم الئەکرەمین، نەجاتمان بە لە دەستی یەهود و نەسارا یا ئەکرەم الئەکرەمین. بەخوا پەروەردگارە ئەمڕۆ لە جیهانە موسڵمانێکی زۆر لە زەحمەتیان، ئێمە تا ڕادەیەک یا ئیلاهی حەز بە ئارامێک ئەکەین، زۆر موسڵمان هەیە کە نائارامە، زۆر موسڵمان هەیە لە زەحمەتیایە، یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت، بە بەزەی خۆت، بە کەڕەمی خۆت، ڕەحمەت بە ئومەتی پێغەمبەر بکە صلی الله عليه وسلم. ئیلاهی داوات لێ ئەکەین بە کەڕەم و ڕەحمەتی خۆت یا رب العالمین ئەم ئومەتە بخەرەوە سەر قاچەکانی خۆی، سیادە و قیادەی جیهانی پێ ببەخشەرەوە، عەدالەتی خۆت بە ئێمە بەرپاکە یا رب العالمین. خۆ ئیلاهی کە ئەم دوعا ئەکەین ئەزانین خۆمان شایستە نین، بەڵام بەخوا ئەزانین تۆ زۆر شایستە یا رب العالمین. تۆ خۆت ئەتوانی لە شەو ڕۆژێکە دڵمان یەک خەی، تۆ خۆت ئەتوانی لە شەو ڕۆژێکە سیادە و قیادەمان بۆ بگێڕیتەوە. دەی ئیلاهی بەم نازی بێکەسی و بەم فەقیری و زەلیلی و ڕەجاڵیەی خۆمان هاوار بۆ لای تۆ بەرزەکەینەوە، ئەزانین تۆ ڕەحمت بەرامبەر بە فەقیرەکان ئەجوڵێ. ئیلاهی هاوار بۆ لای تۆ ئەهێنین بە فەقری ئومەتی ئیسلامی، یا ئیلاهی ئومەتەکە سەرخەرەوە یا رب العالمین، دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە یا ئەکرەم الئەکرەمین. تو گەورەی خۆت قبوڵمان کە، تو گەورەی خۆت قبوڵمان کە، تو گەورەی خۆت قبوڵمان کە. پەروەردگارە ئەم دوعایانەمان قبوڵ کە، خوایە ئەم دوعایانەمان قبوڵ کە، خوایە ئەم دوعایانەمان قبوڵ کە. ئیلاهی ئەم ئیماندارانە هاتوونەتە ماڵی تۆ، پەروەردگارە هەرچی ئەیانەوە بۆ دنیا و ئاخرەتیان پێیان عەتاکە، تو گەورەی خۆت پێیان عەتاکە، تۆ زۆر دەوڵەمەند و ئێمە زۆر هەژار، هاتوین تەقە لە دەرگای دەوڵەمەندی کەریم ئەدەین، ئەزانین دەرگا لە کەسدا ناخە، تو گەورەی خۆت دەرگاش لە ئێمە دامەخە، دوعاکانمان قبوڵ کە، خوایە دوعاکانمان قبوڵ کە، خوایە دوعاکانمان قبوڵ کە، حەسەنەی ئەم دنیا ئەو دنیامان پێ عەتاکە. تو گەورەی خۆت خوایە داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت، بە کەڕەمی خۆت، بە گەورەی خۆت، بە لوتفی خۆت، بە حەلیمیەتی خۆت، یا ئیلاهی داوات لێ ئەکەین
دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە یا ئەکرەم الأكرمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوي قول لقناه من الشيء أجبوري خوي لمن قبولك